بەڕێزێک نووسیەتی دیارە لە دەرەوەی وڵاتە ئەڵە سڵاو مامۆستا نزیکەی 3 ساڵە مێردەکەم بەجێ هێشتوم من ئێستا ئاوە ماومەتەوە لە دەرەوەی وڵات دەژیم لێرە من لێی جابوومەتەوە بەڵام بە شەرعی خۆمان و دینی خۆمان من تەلاقم وەرنەگرتووە ئەگەر جەناب بتوانیت ڕێگا چارەیەکیم بۆ دابنێیت سوپاست دەکەم خوشکی بەڕێزم ئەگەر هەردوولاتان ئێستا حەز دەکەن جارێککە ژیانی هاوسەری نوێ بکەنەوە کە مێردەکەت هاتوتەوە بۆ کوردستان جەناب لە دەرەوەی وڵاتی لەگەڵ یا قسەت کردووە یان لە ڕێی کەسوکارەوە و خێرەومەندێک کەوتۆتە نێوانتانەوە مادام بە پێش شەریعەت جا نەبوونەوە جەنابتان ئەو نووسراوەی کە دادگای و ئەو وڵاتە کە تەلاقەکەتان لێ کردووە اعتیباری هەیە دادگا یاسا لە ڕووی تەلاقەوە اعتیبار بە قسەکانی دەکرێت بەڵام ئەو نووسراوە کە لە دادگادا لە وڵاتی خۆتان کە تیا دەژی وەرت گرتووە لێرە هاوسەرەکەت نیشانی مامۆستایانی بەڕێز لیژنەی فتوای بدە بزانن داخۆ هیچ مەجالێکی تیا ماوە جارێشکە هاوسەرگیری بکەنەوە یان نا لە ڕێی یاساناسێکەوە دەتوانن لە ڕێی پارێزەرێکەوە ئایا لەلایەنی قانونیەوە ئەمە تەواو دەرگاکە داخراوە یاخود مەجالی بەیەگەیشتنەوە هەیە ئەگە وتیان مەجالی بەیەگەیشتنەوە هەیە لە ڕووی شەرعیەوە جارێشکە دەتوانن هاوسەرگیریەکە زیندوو بکەنەوە بەڵام ئەگەوەی کە جەنابەت دوای تێدەگەم یعنی دەستان لە یەک شۆردووە ئینشاءڵڵا ڕۆژە هەربەیەکی شاد ببنەوە و تەلاقەکە کۆتایی پێ نەهات بێ ئەگەر جەنابەت بڕیارتدا جارێشکە لەگەڵ پیاوە نەژی یان تۆ ئامادە بووی پیاوەکە ئامادە نەبوو جارێشکە هاوسەرگیریەکە لەگەڵ تا درێژە پێ بدا دوای ئەو 3 ساڵ لێک جیابوونەوەی دادگای ئەو وڵاتە ئاوا تۆ هیچ کە ئاوادامەنیشە خوشکی بەڕێزم پەیوەندی بکە بە هاوسەرتەوە بە کەسوکاریەوە بە باوکو دایکیەوە بە باوکو دایک و براکانی خۆت و کەسوکارتەوە زۆر بە ئارامی و بەهێمنی و بە لەسەرخۆیی بەبێ عاجزی پەیوەندیان پێوە بکە بڵێ ئەگەر ناتوانین هاوسەرگیری جارشکە زیندووکەینەوە یان بە پەڕاوەکانی دادگای ئەم وڵاتەدا بچینەوە با ئەو مێردەت لێرە لە کوردستان بچێتە لیژنەی فتووا لە بەردەمی مامۆستانی بەڕێزدا تەلاقنامەیەکت بۆ بنووسێ و لە ڕێی ڕسمێکی موبایلەکەیەوە بۆت بنێرێ ئیتر تۆ ئازاد دەبی هیچ کە ئەم بابەتە درێژە پێمەدە 3 ساڵ تۆ نەوەی ئێستا گومانت هەیە دەبێت لەگەڵ هاوسەرەتا بەیەک بگەنەوە نەگەنەوە ماوی نەماوی ئەو ڕێڕەوی ژیانی خۆی هەڵبژێرە تۆش ڕێڕەوی ژیانی خۆت هەڵبژێرە هیچ کە درێژەی پێمەدەن یان لەو وڵاتەی خۆتاندا دەتوانی بچێ خزمەت مامۆستایەکی ئاینی نووسراوەکانی نیشاندەی لە ڕێی یاساییشەوە شارەزایی هەبێ ئەگەر مێردەکەت ئامادە بێ بەیەک بگەنەوە بەڵکو مێردێک مابێ ئەگەر نەژما بوو با بە پێی شەریعەتی ئیسلامی خۆمان لە ڕێی مامۆستایەکی شارەزا یان باشتر وایە لە ڕێی لیژنەی فتوایەوە تەلاقنامەیەکت بۆ بنووسێ و بۆت بنێرێ ئیتر هەردوو لاتانی ئیسراحەت دەکەن و لەو خەمە ڕزگارت دەبێ خوشکی بەڕێزم خوا دەگەی ڕەحمەتت لێ بکاتەوە